هەوڵەکانی حکوومەت یاریمی کوردستان لە کابینەی نوێمدا بۆ هەمە چێشنکردنی سەرچاوەکانی داهات بە تایبەتی گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ وەکو بناغەیەکی سەرەکی ئابوووریەکی بەهێز لە هەرێمی کوردستان وای کردووە هەنگاوەکان خێراتر بکرێن. سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان لە ڤیدیۆیەکدا کە خۆی بڵاوی کردوتەوە ئاماژە بۆ دەکات کە ئەوان ئەیانەوێت کەرتی کشت و کاڵ بەهێز بکەن بۆ ئابوووریەکی بەهێز و هەروەها لە کۆمەڵێک بواری دیکەدا پاڵپشتی جوتیاران دەکات بۆی کە بەرهەمەکانیان لە هەرێمی کوردستان و لە ناوخۆ ساغ بکرێتەوە. ئەمە کاریگەری لەسەر جوتیارانیش دەبێت بۆ بەرهەمهێنانی بەرهەمی زیاتر و بۆ داهێنانکردن لە بواری کشت و کاڵ و هەروەها یارمەتیدانی پڕکردنەوەی بازاڕی ناوخۆیی. من زیاتر قسە دەکەم جوتیارێکی نمونەیم لەگەڵا و لە هەولێر جوتیاری نمونەیە و بەوە ناسراوە کە بەرهەمەکانی هەمیشە جێگەی سەرنجی هاوڵاتیان بووە. بەڕێز ئەسکەندەر گایەنجی لە ستۆدیۆی کوردستان 24 لێرە لەگەڵمانە زۆر بەخێر بێ. زۆر سپاس دەکەم. هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ساغکردنەوەی بەرهەمی جوتیاران چۆن دەبینن پاڵپشتیکردنی کەرتی کشت و کاڵ و جوتیاران بە تایبەتی سەرۆکی حکوومەت داوای لە جوتیاران کردەوە بەرهەمی ناوخۆی زیاد بکەن، ئەمە چۆن دەکرێت؟ بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ میوانداریە. بەڵێ کەرتی کشت و کاڵ کەرتێکی بڵین بە قووەتە و با باسی خاکەکەمان بکەین، باسی ئاوەکەمان بکەین. سوپاس بۆ خۆی گەورە ئەو ئاو خاکەیە بە قسمەت هەموو دەوڵاتێک نەبووە. ئێمەش وەکو جوتیاری کوردستان بەروبوومەکانمان سوپاس بۆ خۆی گەورە بەروبوومەکی ئۆرگانیکا بەروبوومەکی زۆر زۆر باشە. ئینشاڵڵا بۆ ئەم ساڵی کە دابێتەوە لێرەشەوە کە سەرۆکی حکوومەت کە هەولی داوە کە ئەم بەرهەمانە هەناردەی وڵاتان بکە، ئینشاڵڵا لە هەموو جۆرە بەروبوومەکان ئێمەش ئامادەکاری دەکەین بۆ هەناردەکردنی وڵاتان. کەرتی کشت و کاڵ کەرتێکی دەبی بە قووەتکەین ئێمە. باشە، ئەو بەرهەمە گرنگانە چین کە ئێستا هەرێمی کوردستان خاکەکەی بەپیتە بۆ بەرهەمهێنانی کە بتوانێت زیاتر پەرەی پێ بدرێت، چیتری پێویستە بۆی بکرێت؟ سوپاس بۆ خۆی گەورە هەموو بەروبوومەکمان لەو خاکەی کوردستان دەبی، هەموو جۆرە بەروبوومێک ئەبیتن بە پێی خزمەتی جوتیارەکە لێهاتووی جوتیارەکە. ئێمە خاکێکی زۆر بە پیت و بەرەکەتمان هەیە، ئاوێکی زۆر شیرین و سازگاریشمان هەیە. لێرە دەگەڕێتەوە سەر ئەم جوتیارەکە خزمەتکردنەکەی لۆی بەروبوومەشی زۆر زۆر چاکمان هەیە ساڵانە. باشە، لە مانجی شەشەوە ئێمە باسی دەشتی هەولێرەکەم کە دەشتی هەولێر زۆر زۆر لە مانجی شەشەوە بەروبوومەکی زۆر زۆریان دەبێت بە تایبەتی شفتیە، پەتاتەیە، خیارە، تەماتێ، لە هەموو جۆرە بەروبوومەکان ئۆرگانیک بەروبوومەکی زۆر زۆر تام و تێژەشی زۆر تایبەتیشیەیە. باشە، بەرهەمانێک ئێستا ماژەت پێکرد بەشی ناوخۆ دەکات چۆن ساغی دەکەنەوە، ئایا بەوکو پێویست لە بازاڕەکاندا ساغ دەکرێتەوە؟ لە پیاویستی ناوخۆمان زۆر زیاتر هەیە، زۆر زیاترمان هەیە. سوپاس بۆ خۆی گەورە کە باسم کردیانی خاکک و ئاوەشی بە پیت و بەرەکەتمان هەیە لە کوردستان، بۆیە بەشی ناوخۆمان زۆر زیاتر دەکە، بەشی هەناردەکردنیش دەکاتن بینێرینە وڵاتان. بەڵێ، وەکو جوتیاران داواکاریتان چییە بۆ زیاتر پاڵپشتیکردنتان هەناردەکردنی بەرهەمەکانتان؟ چ شتێک پێویستە بۆ ئەم هەنگاوە گەورەیە کە بە هاوکاری یەکتر دەبێت هەڵی بگرین؟ بەڵێ مەسەلەیەکی کوردی هەیە دێت چەپلە بە یەک دەست لێ نادرێ. ئێمە پێویستیمان بە حکوومەتە، جوتیار پێویستی بە حکوومەتە و پاڵپشتی جوتیاران بکە، لەبۆی ئێمە کە بتوانین ساڵانە بەروبوومی ئۆرگانیکی خۆمان هەناردەی وڵاتان بکەین. ئەو دەکاوە ئێمە پێویستیمان بکە بە حکوومەتە، حکوومەتیش کە پێویستی بەمەیە. کشت و کاڵ داهاتە چین نەبراوەی وڵاتە. من هەموو جارێ باسیشم کردم، ئەگەر وڵاتێک هەچەند جێشی بە قووەت بێ، هەچەند بە قووەتیش بێ، ئەگەر کەرتی کشت و کاڵی بە قووەت نەبێ ئەو جێشە دەڕوخی. ئێمەش لێرە دا بە هاوکاری حکوومەت و جوتیارانش ئێمە بە کەرتی کشت و کاڵی بە قووەتکەین و وەکو وڵاتانە و بەروبوومەکانی خۆمان بنێرنی هەناردەی وڵاتان بکەین. بەڵێ، بەڕێز ئەسکەندەر گایەنجی جوتیاری نمونەی هەولێر، زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 لێرە ئامادە. زۆر سپاس.